بەردەوامین ئێستاش گفتوگۆی بابەتی تەوەری سێمان لەگەڵ میوانەکەمان بە سوپاسەوە لە سنووری داری ڕاپەڕین بە دیاریکراوی لە شاری ڕانی ئەزیزەکەین. سارا لە ماوەی پێشودا زانکۆی سلێمانی بەپێی پۆلێنێکی دامەزراوەی تایمس توانی پلەیەکەم بەدەست بێنێ مەجێ خۆشحاڵیە بەڵێ ئێستا لە وەشانیی نوێدا لە وەشانێکی نوێی دامەزراوی تایمزی بەریتانی زانکۆی ڕاپەڕین بە خۆشحاڵیەوە پلەی دووەمی بەدەستێناوە کە ئەمە جێ خۆشحاڵیە بۆ ئێمە لە هەرێمی کوردستان کە زانکۆکانمان گەشتوتە ئەوەی کە ڕکابەری زانکۆ جیهانیەکان بکەن لە ڕووی زانستی و ئەکادیمیەوە. بێگومان جێگەی خۆشحاڵیە و لە ئاستی عێراق پلەی سێوین بەدەستهێناوە لە کوردستانیش پلەی دووەمین بەدەستهێناوە ئاکام. ئەمە جێگەی دڵخۆشیەکە خوێندکارەکانمان یاخود مامۆستاکانمان دەتوانن توێژینەوەی زۆر بەسوود و گرنگ ئەنجام بن و بتوان لە زانکۆکانی جیهانە پلەی زۆر باش بەدەست بێنن. ئەمە ئەوە دەرەخا کە هەمیشە جالەوەی کە ئێمە لە ڕابردووشە بەردەوام بە قەیرانی زۆراتی ئەپەڕین بەڵام ئەمە کاری نەکردو لە ئاستی زانستیمان و هەمیشە هەوڵی ئەوین کە لە ئاستێکی باڵایە و لە ئاستێکی جیهانی. بەڵێ سارە 911 زانکۆ لە 94 وڵات بەشداریان لەم پۆلێنەی دامەزراوی بەریتانی کردووە. بەسپاسەوە پرۆفسۆری یاریدەر دکتۆر ڕێبار ئەرسەلان سەرۆکی لیژنەی ڕانکینگمان لەگەڵایە لە زانکۆی ڕاپەڕین. دکتۆر بەیانیت باش بابزانین ئەم وەشانە نوێیە کە لەلایەن دامەزراوەی تایمزی بەریتانیەوە کراوە بە چ پێوەرێک ئەنجامەدرێت؟ بەیانیتان باش، بەیانی بینەرانتان باش. زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە، زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە. ئەوە دامەزراوەی تایمس هەر وەک بەڕێستان ئاماژەتان پێدا ساڵانە چەند وەشانێکی جیاوازی هەیە لە پۆلێنکردن و ڕزبەندیکردنی زانکۆکان لە تەواوی دنیا و یەکێک لەو تازەترین وەشانی دامەزراوەی تایمەس بۆ پۆلێنکردنی زانکۆکان لەسەر ئاستی ئینتەردیسپلینەری ساینس ڕانکینگە کە پێی دەگوترێ پۆلێنکردن یا ڕزبەندیکردن لە نێو زانستەکان، ینی زانکۆکان چەند زانستێکی سروشتی و پەتی ئایا ئەوانە تا چەند بەشدار بوون و کۆنتریبیوشنیان کردووە، بەشداریان کردووە یا پابند بوون بە تەحەدیاتەکانی عالەم، یان ئەوەی کە هەموو جیهان ئیشی لەسەر دەکا بنمونە لە ڕووی زانستە سروشتیەکانی وەکو بایۆلۆجی و بایۆکیمستری و کیمیا و زانستەکانی ئاسمانی و هەموو ئەو زانستە پەتی سروشتیانە بیرکاری یەکێک لەوانە کە تا چەند ئەوانە توانیویانە باس لەو تەحەدی و پابندبوونانیان بکەن بە چارەسەرکردنی ئەو کێشانە. ئەوە یەکێکە لە ڕیزبەندیەکان کە ئەمساڵ دامەزراوەی تایمس بۆ 2 ساڵە لەسەر یەکەوە وەشانێکی تایبەتە یان بڵین پۆلێنبەندێکی تایبەتی زانکۆکانە کە 2 ساڵە لەسەر یەک پار هەی بوو. ئەمساڵ بە خۆشحاڵیەوە بەشێکی زۆری زانکۆکانی عێراق و کوردستان بەشداریان تێدا کرد. ئێمە وەکو زانکۆی ڕاپەڕین بەشداریمان تێدا کردووە پلەی دووەممان بەدەستێناوە لەسەر ئاستی کوردستان کە ئەوە مای خۆشحاڵی و مای ئەوە دەردەخا کە زانکۆمان تا ڕادەیەکی باش لەسەر توێژینەوە و بنەمای سەرەکی ئەو ڕیزبەندیە سێ کۆڵەکەیە دەتوانین بڵین سێ پێوەرە. یەکێکیان پێی دەگوترێ ئینپوت تەوەرەکان دەتوانن دابەش بن بۆ سێ تەوەری سەرەکی. ببوورە دکتۆر. بەڵێ فەرموو بەردەوام بە. بەڵێ تەوەرەکان بۆ خۆی لەسەر سێ بنەمای سەرەکی پۆلێن دەکرێن و هەر بنەمایەکیش دابەش دەبێتەوە بۆ چەند خاڵە کۆی گشتی دەکا 11 پێوەر. سێ پێوەری سەرەکی کە بنەڕەتیەکانن ئینپوت کە ئەوە پاڵپشتی زانکۆیە بۆ توێژینەوە لە ڕووی داراییەوە و پاڵپشتی کەرتی پیشەسازی و کەرتی دەرەوەی زانکۆکانە بۆ توێژینەوە. ئەوە یەکێکە لە خاڵە هەرە سەرەکیەکان کە 1970 خاڵەکانی لەسرە مەبەست لەوەی ئەنی تا زانکۆکان یان بنمونە کەرتی تایبەت لە دەرەوە تا چەند دەتوانێت هاوکاری زانکۆ بێ لە ئەنجامدانی توێژینەوە لە ڕووی مادیەوە لە ڕووی پێدانی سەرچاوی دارایی و پاڵپشتی داراییەوە. ئەوە یەکێکە لە خاڵە سەرەکیەکان. خاڵی دووەمی پێی دەگوترێ پرۆسس، ینی پرۆسەی ئەنجامدانی توێژینەوەکە لە ناو زانکۆکاندا کە ئەوش 16 خاڵەکانی لەسرە و ئاوتپوت کۆتاییەکەیەتی کە زۆرترین خاڵی لەسرە ئەویش بریتە لە 165 خاڵەکان. ئەمەشەوە دەگرێتەوە کە ئایا ئەو توێژینەوانی لەنان ئەو زانکۆ و توێژەرەکانی ئەو زانکۆیەوە بڵاو کراوەتەوە لەو پسپۆڕە جیاوازەکان تا چەند بەکار هاتوونەتەوە تا چەند لەلایەن
گۆڤار و دامەزراوە زانستیەکان وەکو بنەما سیرکراون تا چەند لە ئاستی نێودەوڵەتیە دەرکەوتون و کواڵەتی توێژینەوەکان چەندە و بەکارهێنانەوەیان چەندە و ناوبانگیان چەندە ئەوە کۆمەڵە خاڵی زۆرە کە خۆشبەختانە ئێمە خاڵێکی زۆرمان لەو بوارەدا بەدەستێناوە دیارە ئەوە نیشان دەدا کە توێژینەوەکانی زانکۆی ڕاپەڕین و توێژەرانی زانکۆی ڕاپەڕین کە ئەوانە با بڵین سەربازی ونی ئەو ڕانکینگەن ئەوان دەری دەخات کە توێژینەوەکانیان لە ئاستێکی زۆر بەرز بەڵێ دکتۆر واتە لە کام پێوەرە زانکۆی ڕاپەڕین توانێتی باشتری نمرە بەدەستبێنێ خۆی کۆی گشتی پێوەرەکان کۆ دەکرێتەوە بەڵام بڵین ئەوەی کە ئێمە وەکو زانکۆ دەتوانین بڵین کە زۆر باشین تێیدا لە کۆی پێوەرەکانە بەڵام هەر یەکێک لەو پێوەرانە چەند خاڵێکن کۆ دەکرێنەوە بەنمونە یەکێک لەو پێوەرانەی کە ئاوت پوتەکەیەتی ینی دەرەنجامی کۆتایەکەیەتی کە بەکارهێنانەوەی توێژینەوەکان و کواڵەتی توێژینەوەکان و ناوبانگی توێژینەوەکانە ئەوە یەکێکە لەوانەی کە خاڵی زۆر لەسەرە بەڵام یەکێک لەو شتانەی کە ئێمە ینی نەکەر ئێمە لەوانەیە کۆی زانکۆکانی کوردستان و عێراق تۆزە گرفتمان هەبێتیدا ئەویش چێ پاڵپشتی داراییە بە تایبەتی بنمونە بۆ خۆتان زان ماوەیەکی زۆرە حکوومەت ئێرەم لە قەیراندا بۆ لەوانەیە پاڵپشتە داراییەکان وەکو پێویست نەبوو بێ یان هەندێک جارش کە پێویست بووە وەکو پێویست نەتوانراوە پاڵپشتەکان جێبەجێ بکرێ هەرچەندە زانکۆمان بەڕاستی لە ڕووی پاڵپشتی داراییەوە توانیوێتی بەشێک لە شتەکانی کە وەلا بنێ بۆ پاڵپشتی توێژینەوە تەرخانی بکە بەڵام یەکێک کە ئێمە دەمانێت ئیشی تێدا بکەین کەرتی تایبەتە کەرتی تایبەت پاڵپشتی دارایی زانکۆکان بکە بۆ ئەوەی توێژینەوەیان بۆ بکە بۆی گرفتەکانیان بۆ چارەسەر بکە کەەوە خاڵێکی باشی ئەم پاڵپشتە داراییە کراوە دکتۆر لەلایەن کەرتی تایبەتەوە هەندێک لەلایەن ڕێکخراوەکانەوە کراون بەڕاستی ئێمە چەند ڕێکخراوێک بنمونە ساڵی پار ڕێکخراوی سیت بۆ توێژینەوە لەسەر کۆچبەران فەندی کردوین بەشێک لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بەشێکی کردوین بەڵام لەوانەیە لە ئاستی تموح و چاوەڕوانی زانکۆماندا نەبوو بێ پێویستمان بە پاڵپشتی زیاترە پێویستمان بۆیە کە کەرتی تایبەت بێ وەکو ئەو مۆدێڵی کە لە دنیا هەیە کێشە و گیرگرفتەکانیان لە ڕێی زانکۆکانەوە حەلکەن بە توێژینەوەی زانستی و بەو توانە مرۆیی و توێژەرە بەتوانانی کە لە زانکۆکاندا هەن بە تایبەتی لە هەرێمی کوردستان سوودیان لێبین ئەوە دەکا زانکۆکان ئەرکێچکەی زیاتری خۆیان جێبەجێکە باشە دکتۆر من نەپرسم ئەمە یەکەم جارە زانکۆی ڕاپەڕین بەشداری ئەم پۆلیۆنکردنەی دامەزراوەی تایمزی بەرتانی بکات یان پێشتیش بەشداری وەکو ئاماژەم پێدا لە سەرەتادا بەڵێ خۆی زانکۆی ڕاپەڕین بەشداری کردووە تقریبان ئەوە دەکرێت بۆ سێم ساڵە ئێمە لە ناو دامەزراوەی تایمزداین ئەوە بۆ سێم ساڵە بەڵام دامەزراوەی تایمز زیاتر لە 5 جۆر پۆلێنکردن و پۆلێنبەندی هەیە بۆ زانکۆکان بنمونە وێڵد ڕانکینگی هەیە یعنی با بڵێن پۆلێنبەندی جیهانی هەیە لە دوای پۆلێنبەندی جیهانی ئیمپاکت ڕانکینگی هەیە فاکتەری کاریگەری لەسەر ئامانجە بەردەوامەکانی نەتەوە یەکگرتوەکان و عەرەب ڕانکینگی هەیە کە ئیشەڵا لە فترەیەکی نزیکدا زانکۆی ئێمەش بەشدار بووە لە ناو زانکۆ عەرەبیەکان ڕانکینگ دەکرێت و ئەوەش یەکێچکەیە کە 2 ساڵە ئەنجام دراوە ئەوەی کە دوایین پۆلێنبەندی بۆ یا بڵێن دوایین ڕزبەندی بۆ کە تایمز دامەزراوی تایمزی بەریتانی وەشانی بۆ کردو کە پێی دەوترێت ئینتەردیسپلینەری ساینس ڕانکینگ ینی با بڵێن پۆلێنبەندی نێوان زانستەکان کە لەلایەن دەستگای شمیدت لەگەڵ بە هاوبەشی لەگەڵ دامەزراوی تایمز ئەنجام دەدرێت یەکێک لەو مەرجانەی کە بۆ ئەوەی لە پۆلێنبەندی نێو زانستەکان ناود بێت دەبێت پێشتر بەشداریت کردبێ لە ڕزبەندی جیهانی کەواتە ئەوانەی کە لە ڕزبەندی جیهانیەکانی دامەزراوی تایمز بەشداری دەکەن دەتوانن بێنەنا ئەو پۆلێنبەندیشەوە بەڵێ کەواتە دکتۆر بۆ ساڵێکی دیکە ئامادەکارەکانتان چین و هەوڵی پاڵپشتی زیاتر دەتەن کە هەتان بە بۆی کە پلەی باشتر واتە بگەنە پلەی یەکەم بەدەستی بهێنن ئەمە وەکو دوا پرسیار لە بەرەوەی کاتمان دڵنیاییەوە بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە لە ئێستادا سنتەری توێژینەوەمان لە بڵین زۆر بە چالاکانە ئیش لەگەڵ لەسەر ئەو بەڕێبراتی گشتی سنتەری توێژینەوە زۆر بە چالاکانە ئیش لەسەر ئەو بوارە دەکا کە پەیوەندێکی فراوانی لەگەڵ دام و دەستگاکانی دەوروبەرەکە و ڕێکخراوەکان دروست کردووە بۆی بتوانێت فەندی باشتر بۆ توێژینەوە بەدەست بێنێ بە تایبەتی لەو زانستانەی کە لە پۆلێنبەندیەکەدا خاڵی باشیان لەسرە
بۆیە بەڵێ بە دڵنیاییەوە زانکۆمان ئامادەکاری کردووە و سەرۆکایەتی زانکۆ و بەڕێبەراتی گشتی سنتەری توێژینەوە بە کۆلێژەکانیان ڕاگەاندووە کە ئامادەکاری باش بکەن و هەوڵ بدەن توێژەرانی و مامۆستایانی خۆمان بەشداریەکی کاران هەبێت لە بڵاوکردنەوەی توێژینەوە لەسەر کێشەکانی کۆمەڵگە و گرفتەکانی کۆمەڵگە کە لە گۆڤارە زانستی ئاسبەرزەکان بڵاو بکرێتەوە. بۆیە بەڵێ بە دڵنیاییەوە زانکۆمان ئامادەکاریش باشی کردو بە هیوای لە داهاتوێکی نزیکدا و لە عەرەب ڕانکینگ ئینشەڵڵا لە هەفتەی داهاتوویان هەفتەی دواتر لاوانەیە ڕابگەیەندرێ لەوێژ ڕیزبەندێکی باشمان دەبێ و هیوادارین لە پلەیەکی بەرزدا بمێنینەوە. بەڵێ پرۆفسۆری یاریدەدەر دکتۆر ڕێبار ئەرسەلان سەرۆکی لیژنەی ڕانکینگ لە زانکۆی ڕاپەڕین. سوپاس ڕاستەوخۆ لە ڕانی ئەزیزەوە لەگەڵمان بوون. سەرکەوتوو بن.